بەداخەوە ئێمە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کەوتوینە بارودۆخێک دەتوانم بڵێم زۆربەی دەرگاکان و هەموو دەرگاکان لەسەر ئێمە داخراو بوون و نەمان دەتوانین بە شێوەیە کە بتوانین خزمەتێکی زیاتری و هاوڵاتیان بکەین کە لەم سنوورن. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە کە بەڕێوەبەراتی گشتن دوستی سلێمانی لە سنوورەکەمانن لەگەڵ بەڕێز کاک دکتۆر سەباح گەیشتینە ئەوەی کە ئەو بارودۆخە ناهەموارەی کە لە سنوورەکە هەیە ڕاستەوخۆ لە سیستەمی ئۆکسجینی مرکزی ڕاستەوخۆ بە دابینکردنی 3000 کیتی کۆڕۆنا و دابینکردنی تەواوی پێداویستە پزیشکیەکان و ئەو پێداویستیانەی کە ڕۆژانە بەکاردێن لە ناو نەخۆشخانە بۆ خۆپارێزی لەلایەن بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیەوە بڕیارە لەسەدرا کە بە زووترین کات بگەیەندرێتە سنوورەکە و بە هەمان شێوە دابینکردنی بوتڵی ئۆکسجین بە شێوەیەکی بەردەوام تاوەکو ئەم دۆخە تێدەپەڕێنین ڕۆژانە 100 بوتڵ بە بەردەوامی و ئەگەر پێویستیش بکات زیاتر هەم بە دابینکردنی ئۆکسجین و دابینکردنی بوتڵ و گەیاندنیان بۆ سنوورەکە. دۆخێکی ترسناکە و دۆخێکە پێویستی بەوەیە کە بە زووترین کات ئەنجومەنی وەزیران و وەزارەتی تەندروستی بێنە سەرخەت بۆ بابەتە و چاوەڕێی ئەوە نەکەن کە نووسراوەکان بگاتە ئێ و ڕەزامەندی بکەن چکە سات بە سات و خولەک بە خولەک خەڵکی ئەم دەڤەرە گیان لە دەزەدا کاتەکەی کاتیەوە نییە کە ئێمە چاوەڕێی ڕۆتینکەین. من بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بودجەی کۆڕۆنا بودجەیەکی تەواریە پێویست بۆ ناکە ڕێنمایی دارایی بەسەرا جێبەجێ بکرێت کە بەداخەوە ئێستا ئەگەر دکتۆر دیار بیەوێت کارگەیەکی ئۆکسجین بۆ دەڤەری ڕاپەڕیم بکرێت ئەبێ بچێت تەندەریم بکات و چەندین مانگی پێ بچێ و پرۆسەیە کە ئەمە بەڕاستی کارەساتەکە تەواو بێت ئەجا ئەوە توانێت کارگەی ئۆکسجینەکە بکرێت. ئەمە یەکێکە لە کێشە سەرەکیەکان. یەکێکی کە من داوا لە خەڵکی دەڤەری ڕاپەڕینەکەم کە ئەم بابەتە بە هەند وەربگرن و ڕێکارە تەندروستیەکان جێبەجێ بکەن خۆیان بپارێزن بە تایبەتی تر پێویستەکە خەڵکی دەڤەری ڕاپەڕین لە هەموو شوێنەکانی کە زیاتر ڤاکسین بەکاربێنن و من دڵنیایە دەکەمەوە ڤاکسین هیچ کاریگەریەکی خراپی نییە